وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. هۆکاری مانەوەی ئیمپراتۆریەتی چین بە درێژایی مێژوو چییە؟ ئایا سەبارەت بەو موسڵمانانەی کە لەوێ و لە ڕووسیا دەژین خاوەنی ئومێدێکی گەشیت؟ چین جێگایەکە کە چەندین دینی جۆرە و جۆری تێدایە، بەڵام لە هەمویان بڵاوتر دینی کۆنفیشیۆسە. هەرچەندە سەرەتا یەهودیەت و مەسیحیەتدا چیندا جۆرێک لە وەرگیرانیان بەخۆوە بینی، بەڵام چونکە ڕەگەزپەرستی ناو هەندێک لە باڵەکانی یەهودیەت و وەرگرتنی فەرمان لە سەنتەرێکی دیاریکراوەوە لە مەسیحیەتدا کە دامەزراوەی پاپایە لەگەڵ پێکاتەی چینیەکاندا نەگونجا، ئەم دینانە پەیڕەوانی خۆیان لەدەستدا یاخود ئەو کرانەوەیەیان بەدەست نەهێنا کە چاوەڕێ دەکرا و دەرگای دەیر و کڵێساکان داخران و قفڵیان لێدرا. دەوترێت کە لە چیندا نزیکەی 100 ملیۆن موسڵمان دەژین، بەڵام مزگەوتەکان کە هەتا هاتنی ئەم دوای نڕژێمە کراوە بوون، بەدەست بەکاربوونی ئەم ڕژێمە شێوەیەکی پێچەوانەی بەخۆیەوە بینی و مزگەوتەکان داخران و چیدی ناتوانرێت پەرستشەکان بە ئاشکرا ئەنجام بدرێن. ئەگەرچی ئەمڕۆ تا ئەندازەیەک دۆخەکە باشترە، وەلێ هێشتاش قەدەغەکان هەر بەردەوامن. دینەکانی وەک بودیزم و براهمانیزمیش لە چیندا کاریگەرن، بەڵام وەکو پێشتری ژوتمان دینی باڵادەست کۆنفون شەوارم. لە ڕاستیدا ئەم دینانە تەنها لەسەر دەستورە ئەخلاقیەکان بنیادنراون، واتە باوەڕ بە پێغەمبەر و ئیمان بە ڕۆژی دواییان تێدا نییە. بەهۆی مەحرومبوونیان لەم هێز و باوەڕانەی کە مرۆڤ لە خراپە دەژێڕنەوە، ئەوەی کە تا چ ڕادەیەک دەتوانرێت پێکاتەیەکی ئەخلاقیدا بمەزرێنرێت قسە هەڵدەگرێت و مایی تێڕامانە. بەڵام ئەم مرۆڤانەی کە لە خۆر بێبەشن، کاتێک ڕووناچی مۆمیان دیتووە بە ڕۆشنایی ڕاستەقینە قبوڵیان کردووە و بە توندی دەستیان گرتووە بەو دەستورە ئەخلاقیانەی کە لە ئاینەکەیاندا هەیە. پێدەچێت هەر ئەمەش هۆکاری ئەوە بێت کە بە درێژایی مێژوو ماونەتەوە و بەردەوامیان بەبوونی خۆیان داوە. چین دوێنێ سوور نەبوو، دواتر سوور هەڵگەڕا و ئەم ئێستاش خەریکە وردە وردە سووریەتی دەپەڕێنێت، چونکە کۆمیۆنیزم نەیتوانی هیچ یەکێک لەو شتانە ببەخشێت کە پەیمانی دابوو. هاوشێوەی هەموو جێگایەکی دی ئەمڕۆ فەلسەفەی مادی لەوێژ ئیفلاسی کردووە. ئەم سیستەمەی کە بۆ ماوەیەکی دیاریکراو توانی بەهۆی خافڵاندنەوە خۆی وەک دەرمان نیشان بدات، ئیدی ئەمڕۆ هەموو لایەکانی ڕوون بووەتەوە و دەرکەوتووە کە لە هیچ ڕوێکەوە دەوای دەردان نییە. ئەم جیهان بینیە نەخۆش و پەکەوتەیەی کە هەنووکە هەوڵ دەدرێت بە زۆر بە پێوەڕا بگیرێت، دوای ماوەیەکی زۆر کەم هاوڕێ لەگەڵ زرمە و ناڵەیەکی مەزندا دادەڕمێت. کەسانی خاوەنی بەسیرەت و فیراست لە مێژە هەستیان بە بیستنی ئەم دەنگە کردووە. کەسانی دیکەش لەگەڵ ماوەیەکی زۆر کەمدا گوێبیستی دەبن، ئەوانەی تەمەنیان ماوە بدات بە چاو و گوێی خۆیان دەیبین و دەیبیستن چۆن هاوڕێ لەگەڵ زرمەیەکی ترسناکدا خاپور دەبێت و پێی بە چارەنووسی سەرجەم سیستەمە مرۆییەکان دەبن. دەرەنجام دەتوانین بڵین کە کۆمەڵناس و مێژووناسەکانی ئەمڕۆ جگە لە کەمێک جیاوازی لە دەربڕیندا هاوڕان لەسەر ئەوەی کە ڕووسیا بەرەو ئۆرتۆدۆکس و چینیش بەرەو کۆنفوشیوس دەگەڕێتەوە. لەم نێوەندەشدا هەر یەک لە مەسیحی و یەهودی و ئەوانەش کە دڵیان بە دینی حەقی ئیسلام داوە لەسەر دینی خۆیان دەمێننەوە. ئەمە ڕای ئەوانە، هەرچی ڕای ئێمەیشە. ئەوا دەمانەوێت ئەم چەند شتەی دیکەیشی بۆ زیاد بکەین. بەرزترین و بەگورترین سەدا لە دنیای داهاتوودا دەنجی ئیسلام دەبێت، چونکە ئەو وانە و مژدانەی کە لە گوفتارە ڕاست و پشتڕاستکراوەکانی پێغەمبەری خوادان هەمویان لەم خاڵەدا چڕ دەبنەوە. مەسیحیەت بە پاڵفتەبوونی دەگەڕێتەوە بۆ شوناسی ڕاستەقینەی خۆی و شوێن کەسێتی معنەوی مەهدی دەکەوێت کە نوێنەرایەتی موحەممەدیەت دەکات و بە ئیمامی خۆی قبوڵی دەکات. جگە لەمە خوای گەورە لە قورئانەکەیدا ئەم دوعایەمان فێر دەکات: وجعلنا للمتقين إماما. سەرەتا بەرمەبنای ئەو دەستورەی کە دەڵێت ئەگەر خوای گەورە نەیویستایە ببەخشێت، هەستی داواکردن و ویستی پێ نەدەبەخشین. ئەوە مادام فێری کردوین کە بڵین بمان کە بە ئیمامی تەقواکاران
کەواتە ئەگەر دوعای گفتار و کردار بە تەواوەتی ئەنجام بدەین بێگومان ئەو شتەمان پێدەبەخشێت کە دەمانەوێت. عادەتی خوایی هەر بەم جۆرە بووە و هەرواش دەبێت. پاشان ئەو شتەی کە دەبێت لە ئاەتەکەدا سەرنجی لێ بدرێت وشەکانن. ناوترێت بمان کە بە خاوەن ئیخلاس و تەقوا، بەڵکو دەوترێت بمان کە بە ئیمامی تەقواکاران، واتە بازباسی ئیمامەتی و سەرداری و پێشەواییە. هەروەها ئەگەر تەقواکار بە کەسێک گەژمار بکەین کە چووەتە ژێرباڵی پارێزگاری شەریعەتی فیتریەوە و هاوتەریب لەگەڵ یاسا فیتریەکاندا مامەڵە دەکات، ئەوە ئەو لایەنە زیاتر ڕوون دەبێتەوە کە ڕووی لە بابەتەکەمانە. جگە لەمە خوای گەورە فەرموویەتی کە ئێمەی کردووە بە ئومەتێکی مامناوەند و ئێمە نوێنەرایەتی ڕازڕەوی دەکەین لەسەر زەویدا. لەم هەواڵدانەشدا یەکێکی دیکە لە سیفەتەکانی ئەم پێشەوایەتیە ڕوون دەکرێتەوە کە سەبارەت بە ئێمە زۆر گرینگە و شایەنی ئەوەیە لەسەری ڕابوەستین. لە دوای هەموو ئەم شتانەی کەوتمان دەتوانین بابەتەکە بەم شێوەیەی لای خوارەوە کورت بکەینەوە. مەسیحیەت پاڵفتە دەبێت و لە بیدعەتەکانی پاک دەبێتەوە، بەڵام ئەم خاوێن بوونەوەیە چه عەقیدەیی بێت و چ کرداری هەر لە پلەی دووەم و شوێن کەوتوویدا دەیهێڵێتەوە. چونکە چەندەش پاکش ببێتەوە لێڵیەتی لە مێژوەکەیدا هەر دەمێنێتەوە، نەشتەرگەریەکی بەسەردادێت و دواتر خاوێن دەبێتەوە. ئەمەش بەمانای ئەوە دێ کە بە هیچ جۆرێک بەراورد ناکرێت بەو ئاوە سازگارەی کە بە درێژایی مێژوو پاک و خاوێن بووە. ئیسلام ئەو کانگا ڕۆشنەیە، چونکە بە ئاەتی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون زەمانەت و پارێزرانی خوایی گرتوویەتیەوە. لە حاڵێکدا ناتوانرێت هەمان شت سەبارەت بە دینەکانی دی بوترێت، چونکە زۆربەی شوێن کەوتوانی دینەکانی تر پاشماوەیەکی دیاریکراو لایەنداوە و دووچاری گومڕایی بوون و ئاسۆی خۆیان تاریک کردووە. لە بەرامبەر موسڵمانان لە ڕابردووەوە تا ئێستا وەکو کەسانێکی خاوەن ڕۆحی ڕۆشن لەسەر ڕێگایەکی ڕووناک بەرەو ئاسۆیەکی گەش هەنگاویان ناوە. لێرەدا مۆڵەت بدەن شتێک دووپات بکەمەوە کە لە زۆر بۆنەی تریشدا جەختمان لەسەری کردوێتەوە. ئێمە لێپرسراوین لە ئەنجامدانی ئەو کارانەی کە لەسەر شانمانن. بەدیهێنانی ئەنجامەکەی پەیوەندی بە حیکمت و ئیحسانی خواوە هەیە. بە وێنەی عەبدولموتەلیبی باپیری پێغەمبەر کە بە ئەبرەهەی وت ئێمە ئەرچی خۆمان ڕادەپەڕێنین و خۆمان لە کاری پەروەردگار هەڵناقورتێنین. کاتێک ئەبرەها هات بۆ ڕووخاندنی کەعبە، عەبدولموتەلیب سەردانی دەکات. عەبدولموتەلیب لەبەر ئەوەی هەڵگری پارچەیەک بوو لەو نورەی کە لە داهاتوودا هەموو جیهان ڕۆشن دەکاتەوە، خاوەنی هەیبەت و شکۆیەکی وەها بوو کە هەر کەس بیبینیایە حەیرانی دەبوو. کاتێک ئەبرەهەیش دەیبینێت هەمان هەستی لا دروست دەبێت و لە دڵی خۆیدا دەڵێت ئەم کەسە چیم لێ داوا بکات بەگوێی دەکەم. لەوانەیە وایزانی بێت بۆ ئەوە هاتووە کە تکا بکات کەعبە نەڕوخێنێت، بەڵام ئەو شتە ڕوونادات کە ئەو چاوەڕوانیەتی. کاتێک لێی دەپرسێت چی دەوێت، عەبدولموتەلیب داوای حوشترەکانی دەکات کە سوپاکەی ئەبرەهە دەستی بەسەرداگرت بوو. ئەبرەهە بەسەر سوورمانەوە دەڵێت من هاتووم بۆ ڕووخاندنی کەعبە، کەچی تۆ داوای وشترەکانت دەکەیت؟ عەبدولموتەلیب لە وەڵامدا دەڵێت من خاوەنی وشترەکانم، بەرپرسیارم لە پاراستنیان. کەعبەش خاوەنی خۆی هەیە، خۆی دەیپارێزێت. خوای گەورە بە شێوەیەکی تەواو چاوەڕوان نەکرا و ماڵەکەی خۆی دەپارێزێت. باڵندەکانی ئەبابیل ئیدی فریشتە یا ڕوحانی یان باڵندەی ئاسایی بن بۆ ئێمە زۆر گرنگ نییە. ئەم باڵندانە بەو بەردانەی هاویشتیان سوپاکەیان کرد بە چێڵگەی خوراو بە وێنەی گەڵای پاییز زەرد و سی سەڵگەڕان. هەر کاتێک سوورەتی ئەلفیل بخوێنمەوە کە باسی ئەم ڕووداوە دەکات، هەمان چارەنووس دێتە بەرچاوم بۆ هەموو ئەو کەفەرە و فەجەرانەی کە کۆبوونەتەوە و خۆیان ئامادە کردووە دەستدرێژی بکەنە سەر عیسمەتی کەعبەی دینی ئیسلام. بە دوایدا کە سوورەتی ئەلقوڕەیش دێت، لیئەیلافی قوڕەیش دەست پێ دەکات. بیر لە ئەمن و پارێزرانی خوایی دەکەمەوە و هەست بەو گەرانتیە دەکەم کە خوای گەورە داویەتی سەبارەت بەوەی هەر کەسێک بە ڕێگای ئەودا بڕوات لە هەموو جۆرە ترسێک دەیپارێزێت. هەروەها هەست بە تازەبوونەوەی ئەم پەیمانە دەکەم کەوایە ئێوەش ئەو کارانە بکەن کە دەکەوێتە سەرشانتان. پاراستنی کەعبە و دینی ئیسلام بسپێرن بەخوا. هەروەک نەیهێشت ئەبرەهەی دوێنێ پایەماڵی بکات، ناهێڵێت ئەبرەهەکانی ئەمڕۆژ توخنی بکەون. ئەبترەکەی ئەمڕۆژ
هاوشێوەی ئەبترەکەی دوێنێ دەڕوات و لەناو دەچێت بە جۆرێکیش لەناو دەچێت کە تەنانەت ئێوەش سەرتان سوڕ دەمێنێت ئێمە لە سەراستی دنیا خاوەنی ئومێدێکی لەم جۆرەین لە نێو ئاڵ و گۆڕەکانی داهاتوودا بەرزترین و بەگوڕترین سەدا دەنجی ئیسلام دەبێت